پیرۆزە ڕۆژبوونم پیرۆزە ڕۆژبوونم پیرۆزە ئەمڕۆ بای دەدەم هەڵەپەڕم چونکە ئەمڕۆ هەمە وەزە سلۆ چۆنن ئەزام تەرکم کرد بەس قەی ناکە بجار دێڵێمە مشکلێنی گوناحم چۆن هاوڕێیان وەزعتان ئەحواڵتان ئەمڕۆ پێشوەی دەست بە ڤیدیۆکە بکەین عیبە سەبسکرایبی منت کردووە عیبە چەند ساڵە سێری من دەکەی عیبە بۆ تۆ کە دەزانین ڕۆژ لەدایک بوونمە و لایکی ڤیدیۆکە ناکەی عیبە بۆ تۆ تێگەی ئەوە سێکترکە هیچ مۆزوعەک نەبوو ئەزام حەسانە ڤلۆگە بەس ئەمجارە ڤلۆگێکی وا ناکەین ڤلۆگێکی ئاسایی ناکەین تا لەمە دووە ڤیدیۆکەم ئەوژەوەیە کە من دەسمە بازار ئەچین شتە کڕیم زانین چیە کڕیم بۆ خۆمان بۆیە ڤیدیۆ جیاوازەبی لەبەرەوەی ئەمە هەم ریاکشنە هەم ڤلۆگە یعنی وە بزانە ناو یوتیوبی کوردی شتێکی وا نەکراوە نەمزانم یعنی ریاکشن بۆ ڤلۆگی خۆت بکەی کە نەکراوە ئەوە زۆر زەخمە نازانم بۆیە سێریکەم زانم من دەزانم ڤلۆگەکەم کە نەزانم ڤلۆگەکەم ئەوە چاری خۆمەکەم وەڵای ڕایان ئەوما ڕایان ڤلۆگەکەی بزانم باسیەکەم ئێمە کێشەمان نییە ئەگە ڤلۆگش بکەین چونکە ماوەسێکم لەدەستاتوانم بە دوگمە وەکی بخۆم مۆنتاژ بکەم تێگەن بەڵێ فکرم هەیە باسیێکی تۆ باس و کورسی میش پێ نەما تاوە خەڵک دەڵێ لە کورسی بێزار بوو بەڵێ هاوڕێیان ئێستا با دەست بە ڤلۆگەکەکەین هاتینە دەرەوە ڕۆژێتی لاتمە واو بخۆم زل بە خۆم بکڕم زم پیاساکەم هەر عیبە و ڤیدیۆیە 10,000 لایکی بۆ نێت هەر عیبە بەزدی هەر ئەو شەو کە بڵاوی دەکەمەوە ئەم شو 10,000 بۆ نێت تەواو من ینی what the fuck دوای دێمەوە زانم ئەوان چیان بۆ کردم ئۆکەی بە کوردەکەی تێتام گەێنم لە ناو ڤلۆگەکە دەڵێم چمە بازار و شتە کردم و کە دێمەوە بزانم دایک و باوکم سوپرایزیان بۆ کردم جوانم فکرم پێ باندێک وەکو یوتیوبەرەکان قسەکەین سلااوڕێن ستامەش ئەوڕۆ کێکێکمان کڕیەوە بۆ عید میلادی خۆم هیوادارم بەدڵم بێ بەدڵی خۆم بێ ئیتر سوپرایز بۆ خۆمەکەم زانین زەخمە وەسە لە سەیری ئەو بەرکانەوە مزگەوتەم نوێژی لێ ترەوە یوتیوبەرە کوردەکان ڕوا دەکەن هەر وای وەڵڵا دەرکێنەوە کارە بابێت قەبێ حکومەتم لەکوێ بووین؟ وتم ڤلۆگەرەکان وانێ ئێستانی ئەچین بۆ ئەوێ ئەچما و مزگەوتە و نوێژەکەینەوە شتانە لە پێش کامێرە یعنی هەر نوێژەکەم تەفاق ئەچی ئەوە زانیاری ئەوە مەکتەبی خۆمان بوو ئامادەی ڕاستیار خۆش با پێم بڵێ دەچین بۆ لێ پاسەکان ساری پاسێک دەبین دە نەفەرەکەی ناوی دەشکەیت کۆمیدی ئەوە هیچ کەسێکی لێ نییە جارێک پارە ناژمێت سڵاوڕێن هەچینە دەرەوە لە ناو پاسەکە هەندی ژمارتمان چار لە نەفەری سوار کرد چار لە نەفەری ژەکە 7,000 قازانج کرد من پێی من ئەوەندە بەخێر بوو کە ئەو کابرا پاسە 7,000 قازانج کرد ئەو فکرەیە کە بەکارتێنە لە $5 دەزی بوت زەمات $5 بڕۆ قەسفیکەن عیبە فکرەی پۆست ئەبا لە ڤلۆگە بەکارهێنێ عیبە بۆ تۆ بەخوا تەفاق دەچمە دوکانێک جلە کڕم بۆ خۆم بزانم چییە باشە زۆر بەتە حەستان کرد کە ڤلۆگ بکەم جێک بوو دەیگوت چ دەگوت لەسەر کورسی پشتۆ بێزار بووین گوتم یاڵڵا بەجارە ڤلۆگ ششم سەقەتە کەس قسەی نەکە ترمە بازار و ئەیترمە من کراوە نووسرا مەفتوح هەمە شوێنی تاتۆیە تاتۆ بکەم سواراتەوە ئەستا دوای دێدەزینەوەنە گەینی غەڵەتی ئەو بازارم دیتەوە ئەمە قاتی سەرەوە ئەمە قاتی وەسەتە ئەمە قاتی خوارەوە ئەوە ژێر زەمینەکەی قادرمایان کردی لە بە قاتەکەی تر بەس قادرمایان نەکردی لە بۆ ئێرە مایانسی هەولێ ئەوە شارچێتیەکەی شارچێتیەکەیت پرستام بکەنە یابان دەستە چەپ دێتە خوارەوە دەستە ڕاست دەستە سەرەوە یابانیش عەکسە بزانم بژی بەرەو یابان کۆمیدی ساردەمە نییە بەس ناوی نایە ئەمە داخە سپۆنسەرە فاکی بۆ شوێنە ناوگە نێن تروە ناو شت نایەن نایە شوێنە بێنمە تەقیتەوە ینی قسەکانەوەنە بە قۆتە نۆکی خواردەوە تەقیتەوە لەگەڵێ نابێنە هیچ شوێنە بێنم کە ئەچم بۆی تێگەن یان بە مەرجێک ئەگە پارێکی باشم دەنێ
يعني باري او منات يك دو رقم دري او دو $5 ها نال بوست ديدا باري او منات يان اگر خواردنەکەی کە ئەی خۆم بیکەنە بەلاش ئەو کاتی قەی ناکە مشکلە نییە پیتێکی ئەڵێم ئی شوێنەکە باشە ئەودا کەت واکەم ئۆریۆیە خۆ بە ناخۆی بارەکەی واس لە جێنا بێەوە خۆش هەلەدا نەبواڵێن بە ئێوە خۆش بەری هەموو بێکەوە حفلەکەن کێکە خۆن و هەموو شتێکە خۆن و دەبدای دەڵێن خواتان لەگەڵ بێەوە ناخۆش وەتە فەک وەرە بەعتەریبی خۆ بڵێ بێەوە خۆش تەواو مرد بە لە خواردنیش حفلێکی گەورە گرانەکەی بۆ خۆت بەحسا برادەرەکانت ئاگەیلی نییە تۆ دیتە ژوورۆ ئۆ مای گاد ئۆ سپرایزتان بۆ کردو ئۆ مای گاد خۆشمێ ئەو لای ڕوومەتە ئەو لای ئۆ کێکتان بۆ هێناو ئەڵڵا کە خۆشە ئەو بەچی مۆزە پێش خەڵک قۆزە خۆت مەکە بڵێ بێ ئێوە ناخۆش باشە تۆ خۆشترین پۆزەوەیە دەچیتە پێش دەرگای کارەباییەوە دەکەنەوە زۆر خۆش بۆ ئەو کاتی خۆشترین پۆز ئەوەیە کە بچیتە پێش دەرگای کارەبا بۆ بکەنەوە ینی ڕێزێ دەگرن بەڵام کە چوشن دەرگەکە کرا بۆ خۆی بۆ کەسێکی تر بەتا لەوەی کڕان یا ستەپ خۆن ڕادەبێر میزنی بەس بە تەنیا بە خۆم دەیکەم لەلاو قەمسەلەیە وا لێرەدانێ تەنیایی زۆر خۆشە زەماعەت زۆر خۆشە زەماعەت بە تەنیا چۆن بخۆم شتە گەڕن زۆر زەخمە ڕاوە دەدەم تانیەک لەبەر بکەم بەرەو قەمسەلەی هێناوە Here we go. Kız neden beni düşürüyor? Eline rotinen kırıyor. Bir tane de bir şey konuyorum. What the fuck? Sen de böyle what the fuck? Bak video copyright var ya bana what the fuck? Faniye kam nasıl ne diyen ben? Kazma kaç tozı çok azım gördü yine. Ya kadar o haber nasıl ne diyen ne? İşte kadar takip edin ben zaman böyle. زلنيه هذه وتستحقي كده زلنا بو عفوا زلنا افسر افر ابيها راسك كده بشق هو يطلع نظم بو كرتا كوي نظم دبيت تيشيرت اللي جاي بركي انا اللي نظم مش انا سريع باش نبالع سيبه تمام سيبه كسر رازكي ببالاكم what the fuck جاكا نابت ولا كلي هوتيا زي مني لبرا سمعتكم هناكم باس بتلي منو لي هذا what the fuck يا تتطم يو كنا بابا بام اسمعوا الدراما زعمتي ترمانية واش دبينا سيريو مزار كم سيري مزار سيري خواربلا سيري غوري يعني سيري بيلا سيري بانتور سي what the fuck اوكي فلوق اوها شوف فلوقي اوها كردو هاي نازم بانتور كرينا كيف خوته ما تسيب كم طولي شي ملي نعم بانتولشين لده؟ نعم تخوف فيديو ده بانتولشين لده؟ نعم إذا بانتولشين لده؟ نعم شرطك مكريو لمده؟ نعم يعني بيتعبوا بس دي لوك زين تونيكم اسمه الشهر كتير ايكم اسمه قزايا كتير ايكم اسمه وراتي كتير ايكم ما شاء الله بارم لي رجاء سمع هذا فيديو زوزة سيري رياكشن بو فلوغي خوم كبي فلوغي كان كراو وات ذا فاك تيسان كوبي رايت اللي ده يوتيوب والله بيجي ئەگەڵ دایک و باوکی خۆت لەگەڵ خێزانی خۆت ڕۆژ لێ دایک بوونت بکەیتەوە ئەو ڕۆژ لەگەڵ ئەوان بیت زۆر باشترە لەگەڵ برادەرەکانت بیت زۆر باشتر لەگەڵ هاوڕێکانت بیت بچیتە دەرەوە بەڕای من ئەزان بۆ کاکە لەگەڵ هاوڕێکەکان بچیتە دەرەوە دەموچاو دەکەین بە کێک تایم لە کێکەکە ناکەی بەڵام لێرە نا تایم لە کێکەکە ئەکەی بۆیە باچینە خوارەوە جارێتە خوارەوە ببای ئەزان سپۆیلێکیشی تیا بوو فایلەکەم بوو کە سبويلر كركا او زلا اكرم بتاعهم او زلا اسمه خواره او ماي جاد سبرايز اقام ليني بحسب واو بابرا اها دابين
دیاری لای من بە قیمەتە. What the fuck ئەوە چییە؟ هەدەی مەقاسی بڕمە جەماعەت چێ چاوەڕی بڕمەکەی لەگەڵ وەزانی ڤیدیۆ کەشتە نەگەیشتەوە نەگەیشتە 30,000 لایکی بەس ئینشاڵڵا دەیکەم. ئۆکێ شەربەت بوو شارە راتليها؟ جوان قوي بكنا ايران قد استقعدت ما بس كينج كم زال ناي كان على كم بنسنا اخر قلت زيدي بتو قلت بس مول مثلا قلت مدي يلا بيك باش اوكي كابيتالا ايما كسمال له اخر واحد ديالو هاي وستي ديالها جيبوتو امريكا كم زال خلي الريزمان غلطه لا شتيت اختي رزمان اخر اللي قولي قويه لونيا كا نايتي ولا بيجي بيدلن زين سوبر زين اقول لك بيبي كان زين واه بقوت بي اوه انا كواليتي باش ما دام بيريد اخوين لما لكم هو يعني ما صحيح شبات السيوة جماعة بغلطيني كنت انت فيديو؟ بله زين تصير سير فوكم فوكم كيف خوين فيديو بس يا جماعة والله طو ولا أراني استعمل له شاخ كورك وهاتينو بفرشي خوش دباريتن زوكي سارده حتى بردمهم كاميرا لادم